چاوم کردەوە لە خێزانێکی ڕۆشنبیر. بابم ڕۆشنبیریەکی ئاینی هەبوو، هەرچەندە درەنگ دەستی بە مەلایەتی کرد لە ساڵی 1994، بەڵام ئەمن کە ساڵی 1976 لەدایک بووم هەرکە چاوم کردەوە و دەوروبەری خۆم ناسی و دیتم و مەکتەبەکی کتێبخانەی گەورە لە ماڵمان هەیە، زۆرها کتێبی تێدا بوو. طبعاً کتێبەکانش لەبەرەوەی بام ڕۆشنبیرێکی ئاینی بوو، کتێبەکان زۆربەی زۆری یعنی لە 1990 هەمووی ئاینی بوو. ئیدی کە چاوم کردەوە ئەو کتێبخانە گەورەیەم لە دەوروبەری خۆم دید لا ئیرادی حەزت دەستێ و حەز دەکەی بزانی ئەوە چیە. ئیدی کتێبەکان عەرەبی بوون زۆربەیان، بەڵام لە هەمان کاتیشدا کوردی بوون. کە سەبر چوومە قوتابخانە و خوێندەواری و ئەوانم باش بوو، ئیدی دەستم دەبرد لە بۆ کتێبخانەکە. ئەو کتێبانەی کە کوردی بوون حەزم لێ بوو بیخوێنمەوە. یەکەم کتێب کە خوێنمەوە کتێبی ژانی پێغەمبەری مەزن لە نووسینی شێخ عەبدولعەزیز پارەزانی ڕەحمەتی خوا لێ بێ، کە ئەو کتێبە بەڕاستی کاریگەریەکی یەکجار گەورەی لەسەر هەموو ئەندامانی خێزانی مە دروست کرد، هەتا دراوسێکانیشمان، چونچی ئەوانیش دەیان برد. ئەو کتێبە زۆر کاریگەری لەسەر دەهاتمەوە لە مەکتەبی زۆر جارەوە بوو. ئەو کتێبەکی ئەستوریشە گەورەیە کە دەم خوێندەوە دەچوومە دنیایەکی دیکە. ئەوجا کاتی بڵێن داوە ئاشکرا دەکرێ و بێ باوەڕەکانی مەکە بە شێوەیەک ئازاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانان دەدەن، فرمێسک لە چاوم دەهاتە خوارێ. یعنی ڕۆژانە کە دەهاتمەوە ئەگەر دەستم نەدا بە ئەو کتێبی نێم خوێندواوە مرتاح نەدەبووم. ئەوە یەکەم کتێب. ئیدی سەبر کە خوێندەواریم باشتر بوو، چوومە قۆناغی ناوەندی و ئەوانە، زیاتر ئەو کتێبە ئاینیانە بوو. بەڵام لە هەمان کاتدا کاکم ئوسامە مەیلێکی ئەدەبی هەبوو. زۆر جار ئەمنی دەناردیان برایەکانم، بیلالیان سوهەیب، دراوسەیەکمان هەبوو ماڵی لە پشتێمە بوو، ناوی دکتۆر ئیبراهیم ئیسماعیل حەمەڕەش بوو. دکتۆرای هەیە لە ئەندازیارە، دکتۆرای هەیە، کتێبخانەی گەورەی هەبوو. زۆر جار کاکم داوا لێ دەکردم، دیگوت بڕۆ. طبعاً ئەو کاتانەی کە نیوەڕۆ گەرما بوو کەس لە دەرێ نەبوو، بڕۆ دیوانەکەی عەبدوڵڵاه پەشێوم لە بۆ بینە، شەونی خەونتان پێوە نەبینم. ینی بە کاتی دی نەدەوێت. ئەو کتێبە قەدەغە بوو، ینی هەر کەس لە دەستی وژیرابا ڕەنگە ئیجراعاتی توندی لەگەڵ دەکرا. ئیدی دەیناردم کە دەهاتمەوە تەمەشا ئەو کتێبم دەکرد لە بەرگەکەی وێنەی جوانی دکتۆر عەبدوڵڵاه پەشێ و ڕدێنێکی گەورەی ڕەش و پرچەکی درێژی ڕەش و کتێبەکەم دەخوێندەوە و تەمەشام دەکرد، یعنی هەستم دەکرد شێعرەکانی تامەکی تایبەتیان هەیە. پاشان کاکم سامە ڕۆمانی جێلەپیاوی عەزیز نەسینی کڕی لە وەرگێڕانی مامۆستا عەبدوڵڵاه حەسەنزادە، ئەوەی کە فترە سکرتێری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو. بەڕاستی وەرگێڕانەکەی زۆر خۆش بوو، زۆر بەتام بوو. یعنی وهای تەرجەمە کرد بوو وات دەزانی خۆت کاراکتەرێکی لەناو ئەو ڕۆمانە. ئیدی ئەو کتێبی یاخود ڕۆمانی جێلەپیاو زۆر تامم لێ کرد. بەڕاستی زۆر کتێبەکی ڕۆمانەکی زۆر نایە بوو. وای لێ کردم لە هەر جێگایەک ڕۆمان یاخود چیرۆکەکانی عەزیز نەسین ببینم بیکڕم و بیخوێنمەوە. هەتا گەیشتینە مەرحەلەی گەیشتمە قۆناغی ئامادەیی. ئیدی کە لە ساڵی 1994 مامۆستا جەمیلی بابم ڕەحمەتی خوای لێ بێ کار مانجی هەفتی 2020 کۆچی دوایی کرد. ئەمن تەرخان کرام لە بۆ ئەوەی یارمەتی بدەم لە کاتی کە خوتبە ئامادە دەکا. پێشتریش ئەمن کە ئەو کاتی یەک لە مزگەوتی ئازادی لە شاری هەولێر کە جومعان و پێنجشەمان و جومعان لەوێ بانگبێژ و قورئان خوێن بوو، هەر لەگەڵی دەچووم کە لە 94 بووە ئیمام و خەتیب یاخود بڵێن گوتاربێژ، هەروەها ئیمام لە مزگەفتی عەلاءالدین سوجادی ئاینەن دیسان بە هەمان شێوە ئەمن تەرخان کرام لە بۆ ئەوەی خوتبەی لەگەڵ ئامادە بکەم. لە بۆ نمونە بەمنی دەگوت تفسير القرآن العظيم ابن كثير، ئەو تەفسیرە
ئامادەکردنەکەی ئەوەی من یارمەتیدانی من چوو بەس لە بۆم دەخوێندەوە مثلا گۆ کوڕم تەفسیری فلانە ئاەت ئەو ئاتە مثلا وإذ قال موسى لقومه يا قوم اذكروا نعمة الله عليكم ئیدی ئەمن داهاتم تەفسیرەکەم لە بۆی دەخوێندەوە ئەوە هەم خوێندنەوە بوو لە بۆ من زانیاری ئاینی یان زانیاریی چاچی پێدەدام هەمیش یارمەتیدانی بام بوو بێجگەلەوە تەفسیری شەهید سید قوطب فی ظلال القورآن ئەوە بەردەوام بووم هەتا نەوەتەکان بەس ئەوەم لەبیر کرد لە قۆناغی سەرەتایی کتێبەکانی مامۆستا حەبیب محەممەد سەعید دەستی پەروەردگار ئەویش کاریگەری زۆر هەبوو لە سەرمان کۆمەڵە چیرۆکێکی ڕاستەقینە بوو بە شێوەی چیرۆکدای ڕشتە بوو مەسەن دەستی پەروەردگار کابرا زۆر مستەم لێ چێک دەکا بەڵام پاش پەترەکی دیکە خوای گەورە ئەو مستەمەی وەردەگرێتەوە ئیدی هەتا قۆناغی ئامادەی ئەوانە حەزم لە بۆ شعری کلاسیک ڕۆیشت دەچوم لە بازار لە بندیواری قەڵاتی ئەولێر دیوانی وەفایم کڕی دیوانی نالیم کڕی دیوانی شاعیرەکان فترەش خەریکی خوێندنەوەی دیوانی شاعیرەکان بووم دوایێ بەردەوام بووم هەتا چوومە کۆلێژی ئاداب بەشی مێژوو کە چوومەوێ ئیدی لەبەر ئەوەی اختصاسەکەی خۆم مێژوو بوو دەبا کتێبی مێژوو دەستم بە کڕینی کتێبە مێژوویەکان کرد یەک شتی دیکەش حەز دەکەم ڕۆمانێکی عەلی ئەحمەد باکتیر هەبوو ڕۆژێکیان لەناو مەکتەبی بام دیتم باسی قەرامیتەکان دەکا کە هێرش دەکەنە سەر مەکە و حەجەر الئەسوەد دەدزن و ئەوانە ئەو کتابم کە دەستدایە ڕۆمانەکە واتێ بگەم ئەوەندە دەبوو دانیشتم هەتاوە وابزانم بە سەعاتێک سەعات و نیوەک هەمووی خوێندەوە ئیسروتم ئیلا دەبی هەمووی تەواو بکەم دوایێ کە چوومە کۆلێژی ئادەب ئیدی دەستم بە کڕینی کتێبی مێژووی ئەو شتانە کردوایە کە ئەنتەرنێت و ئەوانە پەیدا بوو دنیایەکی دیکە هات یعنی زۆر کتێب هەبوو کە لێرە لە هەولێر نەبوو بەڵام کە تەمەشات دەکرد لەوێ بە تایبەتی لە ئەنتەرنێت مەکتەبەکەیە مەکتەبەت المهتدین لمقارنة الأديان ئەو کتێبخانە بەڕاستی ڕؤیای منی گۆڕی بە تایبەتی دەربارەی دووشت یەکەمیان مەسیحیەت پاشانیش ئیلحاد ئیدی خومدا ئەو دوو شتەی کتێبم زۆر داونلۆد دەکرد تەبان ئەو کتێبانی کە داونلۆدم دەکرد بەوەی نەدەوەستام ئەمن لە ناو لاپتۆپی خوێن و چ بەڕاستی ناخوێندێتەوە برادەرەکەم چاپخانەی هەبوو دەچوم لەوێ کتێبەکەم چاپ دەکرد ئەو کتێبانەم چاپ دەکرد و داهاتم ئینجا بە ئیسراحەت دەمخوێندەوە هەتا وەی لێهات کە ئەو شتم زۆر پیا کرد سەرچاوم زۆر پیا کرد با ناوی خوای گەورەی لێبینم بە ئەمنیش دەست بە نووسین بکەم یەکەم کتێبم لەسەر مەسیح و مەسیحیەت حەقیقەت و شێواندن ئەو کتێبە بوو کە نووسیم ئەو کتێبە هەستم کرد لە کتێبخانەی کوردی بۆشاییەکەیە کە لێنێکەیە ئیدی لەبەر ئەوە دەستم پێکرد ئەو کتێبم نووسی تەبعاً بۆ کتێبە زود لەبەر ئەوەی یەکەم بەرهەمم بوو شارەزاییشم زۆر باش نەبوو زۆر پێوە هیلاک بووم تقریباً واتە بگەم 2 ساڵ پێوە بووم فترەشی بە چەند هۆکارێک ڕامگرت ئیدی ئەلحەمدوللا کتێبەکە باش بوو دەرچوو کە تەمەشام کرد و کە خوێندنەوە هەستم کرد شتێکم نووسیوە کە سبەی ڕۆژ خوێنەری کورد هەم بتوانێت وەک سەرچاوە بەکاریبێنێ هەمیش کەلچی لێوەربێ کتێبێکم وەرجێدرا و چاپیش کرا ئەلحەمدوللا دەنگدانەوەکی باشی هەبوو کە ئەوەی دیتم و باسییان کرد و حتا لە فەیسبووکیش یعنی باش لەسەری نووسرا بە ناوی خورافەی پەرەسەندن کتێب بەخۆی The Evolution Myth نووسەرێکی بەریتانی بە ناوی ڕۆبەرت جێمز گالگی نووسویەتی برادەرەکەمێ لە فەیسبوک سووریا فیدا یاسر الجوندی زۆر جار دەمدید باسی ئەو کتێبەی دەکرد کە وەری جێڕابوو ئیدی نامەکەم بۆ ناردوتم حەز دەکەم ئەو کتێبە تەرجەمە بکەم ئەوش پێی ئاسایی بوو ئیدی کە دەستم پێ کرد لەبەر ئەوەی ئەمن بەخۆم ئەدەبیم لە قۆناغی ئامادەیم ئەدەبی بوو کە دەستم پێ کرد قورس بوو بەڵام نووسەری کتێبەکە ئەو زانا بەریتانی ڕۆبەرت جێمز گالگی بە ئوسلوبێکی زۆر ئاسان و خۆش نووسی بووی یعنی ئەوەی کە پێویستم بوو زۆر جار کە باسی بیردۆزی پەرەسەندەکە باسی لانی پزیشکی دەکا فیزیایی دەکا کیمیایی دەکا ئەوانە پێویستم بە زۆر بە دکتۆر و ئەو شتانە بوو پزیشک و یا مەسەن ئەو کەسانی کە شارە فیزیا نازبوون یان لە بواری بایۆلۆژی ئیشیان دەکرد بە تەلەفۆنیان دەچوومە لایەن پرسیارم لێیان دەکرد و ئەوان وەڵامیان دەدامەوە ئیدی ئەلحەمدوللا تەواوم کرد و لە خوای گەورە بە زیاد بێ توانیم بەم کتێبەش کە لێنێک لە کتێبخانەی کوردی
پڕ بکەمەوە هۆکارەکەی چ بوو بەخۆ دەزانی بەڕاستی شەپۆلی ئیلحاد مەوجەی ئیلحاد بەداخەوە لە ناو گەنجانی کورد ئێستا زۆر بڵاوە کابرا کتێبێک دوو کتێب دەخوێنتەوە مێشتی تێک دەچی و خۆی پێ دەبتە یەک لە زانایانی ناسا جارێ زوو لە پرۆفایلەکەی ڕسمی زانایەکی ئەوروپی دادەنێ و دێ هێرش دەکاتە سەر ئاینی پیرۆزی ئیسلام لەبەرەوە ئەو کتێبەم دیت گوتم حەز دەکەم با ئەو کتێبە خوێنەری کورد شارەزایی هەبێ کە پەرەسەندن بێجگە لە خوراافەیەک هیچی دیکە نییە بەداخەوە ئەمن یەک ئەو کتێبە نمونە لە بۆت باسکەم دوو مانگ فەیسبووکم داخست ئەو کتێبە مەرجێڕە دوو مانگ تقریبا هەر دوو مانگ و نیو یعنی بزانە فەیسبووک چ کاتێکت لێ دەگری کاکە با نووسەر نەبی با مەسەلەن نەتوانیشت بنووسی بەڵام بتوانە بە گوێرەی پێویست نەک زیادە ڕێوی بکەی ئەو سۆشیال میدیا بەکاربێنی ڕاستە کەلک و سوودی زۆرە سۆشیال میدیا بەڵام بەداخەوە کات زۆر لێ دەبە لەبەر ئەوە طبعاً بەداخەوە دەسەڵات ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لەبەر کە گەنج بێ ئومێدە ناتوانانی دینارێک لە جیرفانی نییە لەبەرەوە خۆی بە سۆشیال میدیا خەریک دەکە یعنی فەیسبووکە سناپە نازام ئینستاگرامە ئەو شتانە دەسەڵات ڕۆڵش یەکجار خراپ دەبینی یەک نمونەت لەبۆ باسکەم ئەو گەڕەکەی ئێمە گەڕەکی هەولێرە نوێ گەڕەکەی یەک لە گەڕەکە هەرە گەورەکانی هەولێرەیە بەداخەوە یاریگەیەکی تۆپ پێ لێ نییە بەداخەوە سنتەرێکی ڕۆشنبیری لێ نییە کە گەنجان تێیدا دابنیشن کتێب بخوێنەوە یان هەر چالاکێک شتێدا ئەنجام بدرێ لە هەما کادا دەبینی بەلای کەمی ڕۆژێک ئەوها گەڕام بەلای کەمی نزیکەی 10 تا 15 کافتریام دیتەوە لێرە یعنی ئەوە ڕۆڵی دەسەڵاتە کە دەسەڵات وای کردیە خەڵک مەشغول دەکا کە مەسەلەن لە بۆ نمونەیەک شتی لە بۆ باسکەم کە وەزع خۆش بوو پارە هەبوو ئەمن لە پێشانگای هەولێر جارێکیان واتی بگەم بای 450,000 دینار کتێبم کردی پارە هەبوو بەڵام ئێستا ئەتوو خەمی ژیانتە خەمی ئەوە تا شتێک لە بۆ ماڵ و منداڵت بێنیەوە ماڵ پێت ناکرێ بچی ئەتوو هەموو کتێبێک بخڕی بەڵام حکوومەت خۆ توانای هەیە سنتەرێکی ڕۆشنبیری دەکەم و لە هەر گەڕەشێک کتێب دادەنێم ناوە نووسەرێک بانگ دەکەم چالاکێک لەبەر ئەوە داوا لە گەنجە خۆشەویستەکان دەکەم تکایە بە جۆرەی پێویست فەیسبووکە سناپە نازانم چێ ئەو شتانە بێجگە لە زەرر ڕاستە کەلک و سوودی هەیە بەڵام زەرریشی یەکجار زۆرە لەبەر ئەوە داوایان لێ دەکەم بگەڕێنەوە بۆ کتێب پێشیان ڕووناک دەکاتەوە مێشیان فراوان دەکات دەتوانن دەزانن تێدەگەن چێ ئەو وەزعی دروست دەکات کە بەهۆی کتێبەوە تەبعاً دەزانن چێ ئەو وەزع دروست دەکات و لێ ناگەڕێ ئەوان بەرەو پێش بچن خۆی ئەگەر باسی بە کەلتورکردنی کتێب بکەین یەکەم جار دەگەڕێتەوە سەر دایک و باپ ئەوان بەردی بناغن ئەوان دەتوانن کتێب خۆشەویستکەن لە لای منداڵ بزانە ئەمن کە بابم کتێبخانەی هەبوو وای کرد کتێبم خۆش بێ لە هەر ماڵێک ئەگەر کتێبخانە هەبوو ئستا من دوو کوڕم هەیە نالی وەفایی ناوە لەگەڵ خۆم دەیان بەمە کتێبخانەکان کاکە چ کتێبتان دەوێ یەڵڵا هەڵی بژێرن ئەو کتێبانی کە لەگەڵ تەمەنیوان دەگونجێ لە بۆیان دەکڕم دێنەوە زۆر جار ئەمن تەمەشا دەکەم کە کارە باش نییە کوڕە گەورەکەم نالی پۆلی هەشتی ناوەندیە دەبینم ئەوە لایتێکی پێ و خەریک کتێب خوێندنەوەیە ئەوجا هەر کتێبێک کە لەگەڵ تەمەنی خۆی دەگونجێ دەگەڕێتەوە سەر دایک و باب بەڕاستی ئەگەر ئەوان بتوان تۆی خۆشەویستی کتێب لە ناو ناخی منداڵەکانیان بچێنن ئەوە نەوەیەکی زۆر گرنگ و کارە دێتە ئاراوە بە کەلتورکردنی کتێبیش هەر بەردی بناغەکەی دایک و بابە لەبەر ئەوە داوایان لێ دەکەم بە هەموو شێوەک لە شێوەکان زۆر گرنگی بە کتێب بدەن ئەمە ئەگەر بمانەوێ نەوەیەکی کارا و نەوەیەکی ئازا و نەوەیەکی بوێر و نەوەیەکی زیرەک و ئەوانە بێنینەکایەوە دەبێت لە منداڵ دەست پێ بکەن کتێبیان لەلا خۆشەویست